بەڵێ بەڕێزان بەردەوامین لە سەر درێژەی گفتوگۆکەمان لەگەڵ خالیدی عەزیز سکرتێری حیزبی دیموکراتی کوردستان. کاک خالید لەوێ ڕامگرتیت کە پرسیارم لەوە کرد ئایا پێکهاتەی شێوازی کارکردنی سیاسی و خەباتی نهێنی ژێکاف لەو ڕۆژگارەیە چۆن بوو؟ بۆی کە وڵامی پرسیارەکەی جەنابەت بدەمەوە، کۆمەڵی ژێکاف دەکرێ بڵم پێش کۆمەڵی ژێکاف چۆن بووە و دوای کۆمەڵی ژێکاف چۆن بووە. پێش کۆمەڵی ژێکاف کاری بە گروپ و جەمعێک بەیەکەوە کار بکەن و مەشوەرەت بکەن و شت هەڵسەنگێدن و ڕێگاچارە بینەوە باو نەبوو. هەروەکی ئاماژەم پێکرد سەرۆک عەشیرەتێک بە مناسبەتێک جوڵانەوەیەکی وەڕێ دەخست. کۆمەڵی ژێکاف قەدەمێک پێشکەوتوتر بوو، هەنگاوێک بوو بەرەو کاری سازمانی و ڕێکخراوی. بۆیە کۆمەڵی ژێکاف زۆرتر وەک مەحفەلێک بوو، هەروەکی ئاماژەم پێکرد لە مەرحەلەی پێناسەی نەتەوایەتی و قەناعەتی نەوتەوایەتیدا بوو. بۆیە لەو حاڵەتەدا قورسایی زۆرتر لەسەر کاری نەهێنی بوو. لەو حاڵەتەدا لەسەر سۆن خواردن و باوەڕ پێکردن ئاڵقەیەکی بچووکیاندا نابوو. ئەو ئاڵقە بچووکە ئەو خەڵکی کە دەهاتە نێوی دەبا لەو فلتێرانە گوزەرا بە. شێوەکاری وان شێوەکارێکی لەسرە خۆی نەهێنی دروستکردنی خەڵک و نوخبە بوو بۆ بەهێزکردنی ئەو بویر و بۆچوونە. بەڵام دوایە کە حزبی دموکراتی کوردستان دادەمەزرێ تەبیعەتەن حزب ناتوانێت ئاواکار بکە. ئاشکرایە کۆمەڵانی خەڵکێکی زۆری لەگەڵدایە، موسساتی جۆرا و جۆری حزبی هەیە، دەبێ وەڵامدەری کۆمەڵێک داوا و جێرە و کێشە و مشکلات و گرفتی سیاسی کۆمەڵاتی خەڵک بێ. لێک بە کورتی ئەگەر بڵم کۆمەڵی ژێکاف کۆمەڵەیەکی مەحدودی مەحفەلی بووە، بەرنامەکەی زۆرتر کادر پەروەردەکردن و خەڵک دروستکردن و دروستکردنی تەحودات و نوخبە دروستکردن بۆ درەشخایان بووە کە بۆ خۆیان بەرنامەیان بووان هەبووە. باشە، پەرچەکردداری دەسەڵاتی ئەو کاتی شای ئێران بەرامبەر بە کۆمەڵی ژێکاف چۆن بوو؟ ینی تەعاملی سیاسی ئەو کات لە سەردەمی شا و دەسەڵاتی ئێران چۆن مامەڵەکردنێک بوو لەگەڵ کۆمەڵی ژێکافدا؟ لە ڕاستیدا کۆمەڵی ژێکاف هەروەکی ئاماژەم پێکرد لە سەردەمی دروستکردنی هێندێک نوخبە و خەڵکی پێکەیشت و شارەزا و متحیدی ناسیۆنالیستی کورد بووە، کەمتر وەک ئالتەرناتیوێکی سیاسی، وەک حزبێکی سیاسی، وەک ینی دەرکەوتوو زیاتر خەباتی نهێنی، کەمتر دەرکەوتوویەکی ئاوای هەبووە کە لە کوردستانی ئێران لە کێشە لەگەڵ تاران و معادلاتی سیاسی بێتە گۆڕێ، زۆرتر لەو قۆناخەدا بووە. ئەکرێ پرسم ئایا کۆمەڵی ژێکاف هەڵۆشێنرایەوە لە دوجاردا یاخود چی بەسەر هات کۆمەڵی ژێکاف؟ ئەوەندەی من بزانم کۆمەڵی ژێکاف لە ئیدامەی خۆیدا بوو بە حیزبی دموکراتی کوردستان، لە ئیدامەی خۆیدا. ئایا کۆنگرەیەک گیرا بێ؟ ئەگە بڵم یەکەم کۆبوونەوەی کۆمەڵی ژێکاف کە 16 ئوتی 1942 بووە، بە دوای ئەودا کۆنگرەیەک گیرا بێ و ئەوە حیزبی دموکرات هەڵدەوە شێندرێتەوە و ڕسمەن ببوورە کەوە کۆمەڵی ژێکاف هەڵوەشاندراوە و حیزبی دموکرات دروست بوو، تەسەور ناکەم شتێکی ئاوا بوو بێ. هەر وردە وردە بە مروری زەمان کە زەرورەتە هەڵی گرت، زەرورەتەکە هاتوۆتە پێشێ، وردە وردە کۆمەڵی ژێکاف بۆتە حیزبی دموکراتی کوردستان. ینی تەنها لە گۆڕینی بڕێک لە فۆرمی سیاسی و ناوی کۆمەڵە و حیزبەکە ئاگۆڕانکاری هەیە، ئەگەر نا ئەوەی پێی ئەوترێت حیزبی دیموکرات لەو ڕۆژگارەیە تەواوکەر و درێژە پێدەر و حەلقەی وەسلی سیاسی کۆمەڵی ژێکاف بووە. ئەکرێ بەو شێوەیە حیزبی دموکراتی کوردستان ئیدامەی خەبات و چالاکی کۆمەڵی ژێکاف بووە لە پێناو ویستە نەتەوایەتی و سیاسەکانی ئەوان، بەڵام بە شێوەیەکی دیکە لە شکلی حیزبیدا، لە چوارچێوەیەکی دیکە، بە هەڵسەنگاندنێکی دیکە لە چۆنیەتی تەعامل لەگەڵ مەسەلەی کورد، هەم بە شێوەی گشتی، هەم لە چوارچێوەی کوردستانی ئێران، هەم تەعامل لەگەڵ تا. زۆر باشە. ئێستا پێم خۆشە تەورەکەمان تایبەتیکەین بە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و کۆماری مەهاباد یاخود کۆماری کوردستان لەو سەردەمەدا. پێم خۆشە خالیدی عەزیزی پێم بڵێ کە مێژووی دروستبوونی حیزبی دیموکرات ئەگەڕێتەوە بۆکەی و شێوازی کاری سیاسی ئەو چۆن درێژە پێتەری ژێکاف بوو، ئەگەر بەوردی پەنجە لەسەر ئەو ڕۆژگارانەی ئەو کاتی حیزبی دیموکرات و کۆماردا بنیت.
مێژووی دروستبوونی حزبی دموکراتی کوردستان دەگەڕێتەوە چەند فاکتۆر تێدا تەسیریان بوو. فاکتۆری یەکەم کاتی خۆی کە کۆمەڵی ژێکاف دامەزراوە و بیری نەتەواتی هێناوەتە گۆڕە و جم و جۆڵێکی نەتەواتی لە مکریان بەگشتی و بە تایبەت لە مەهاباد دەستی پێکردەوە. فاکتۆری دووەم لە سەردەمی شەڕی دووەمی جەهانیدا لەو ناوچەیە بە تاڵایەک دێتە گۆڕێ و لە سۆڤیەتی پێشودا کاری حیزبی و حیزبایەتی شکلی گرتووە و دامەزراوە. تەبیعەتەن کە سۆڤیەت ئەو منتەقەی داگیر کردووە و هێندێک ئازادی جم و جۆڵ بووە کوردەکان لە مکریان دێتە گۆڕێ بە تایبەت لە مەهاباد ئەقلیەتی حیزبایەتی و دروستکردنی حیزب بۆ سازماندانی خۆیان بە تەجروبە لە سۆڤیەتی سابق و کە تێکەڵاویان لەگەڵیان هەبوو ئەویش دێتە گۆڕێ. لە هەمان کاتیشدا وردە وردە تاران کە حساسیت نیشان دەدا بەو منتەقەیە دەسەڵاتی نەماوە. تەبیعەتەن کێشەی تاران لەگەڵ ئەو ناوچەیە کە لێوە دەسەڵاتی نەماوە ئەویش وەک مەوزوعێک دێتە گۆڕێ. هەم سیاسەتی واقعی کە دەبێت چه حلێکی بۆ بینەوە لەگەڵ تاران، هەم تەوسعەی بیری کۆمەڵی ژێکاف و هەم ئەقلیەتی حیزبایەتی دەست دەدەن بە دەستی یەک حزبی دموکراتی کوردستانی لەسەر ساغ دەبێتەوە ساڵی 1945. حزبی دموکراتی کوردستان لە شار دامەزرا. کۆمەڵانی خەڵک لە شار بە بازاڕی و خوێندەوار ئێمە بە ئەقلیەتی ئەو وەخت دەڵێن کە خەڵک زۆربەی زۆری نەخوێندەوار بوون بە ئەقلیەتی ئەو وەخت حزبی دموکراتی کوردستانیان دامەزران. حزبی دموکراتی کوردستان بەرهەمی شەڕی چەکداری نییە. دەستەیەک پێشمەرگە دەستەیەک چریک چەکدار لە شاخ شەڕێکیان وەڕێ خستبێ و بێنەوە و ئەو دەستەیە حزب دابمەزرێن. ئەگە وایە حزبی دموکراتی کوردستان لە شار و بە ئەقلیەتی مەدەنی و بە شێوەیەکی سیڤیل و بۆ ڕێگا چارەی کۆمەڵایەتی سیاسی گرفتەکانی کوردستانی ئێران دامەزرا. هەر لە سەرەتاوە حزبێک بوو ڕوحی مەدەنی زۆر تێدا بوو. هەمووی ئەوانەی کە چوونەتە مەهاباد پایتەختی کۆماری کوردستان شخصی پێشەوایان بینیوە لەگەڵ وەزیرەکان قسەیان کردووە باز لەوە دەکەن کە پێشەوا قازی محەممەد علااقاتی بە زبانەکانی غەیرە کوردی هەبووە هێندێک لەو زبانانەی زانیوە خەڵک ئەو وەختی علاقەمەند بوونە گوێیان داوە بە ڕادیۆکانی دەرەوە تاقیبی شەڕی دوومی جەهانیان کردو بەرەو چۆ دەچن ئەو وەخت ئەقلێتی دامەزرانی مەدرسەی کوردی و خوێندن بە زبانی کوردی و ئەوانە هەموو لە گۆڕێدا بووە دروستکردنی ڕاڵی دیپلۆماسی لەگەڵ دەوروبەر لە گۆڕێدا بووە. جاگەر وایە من کورتی بکەمەوە حزبی دموکرات لەسەرێک بەو ئەقلیەتە کە ئەو وەختی بۆی هەڵکەوت دامەزرا و سەرەتای ژیانی خۆی دەست پێ کرد. کا خالید پێم خۆشە پرسم یەکەمین کۆبوونەوەی حزبی دموکرات کەی بوو لەکوێ بوو؟ ئایا ئەو بڕیارانەی لە یەکەمین کۆبوونەوەی ئەو حیزبدادرا چی بوون؟ من زۆرتر ئەگەر ئاماژە بکەم یەکەمین کۆبوونەوە ئەگەر بڵام زۆر زۆر بە کورتی ئێستا دەقیقەن بڵام چ ڕۆژێک بوو لە چۆ بووە ئەوەم لە بەردەستدانیە بەڵام دەکرێ بڵم حزبی دموکرات کە ساڵی 1945 دادەمەزرێ نزیک بە 160 ڕۆژ دواتر واتە نزیک 5-6 مانجێک دواتر کۆماری کوردستان دادەمەزرێنە. جا ئایا یەکەمین کۆبوونەوە لە چۆ بووە چێتێیدا بەشدار بووە لە ڕاستیدا ئێستا ناتوانمەوە وڵام بدەمەوە. ئەو بڕیارانەی کە لە سەرەتای دروستبوونی حزبی دیموکراتەوە یاخود ئەو شێوازە استراتیژی و کارکردە سیاسی ئەو کات کە دیموکرات کاری لەسەر کردووە دروشم و باگەشەکان ئەو ئومێدەی کە خەڵک لە دەرەوەی حزبی دیموکرات بە دیموکراتی هەبوو ئەو کات حزبی دیموکرات چی ئەوت بۆ خەڵک مەسەلەن پەیام و دروشمەکانی ئەو لەنێو کارکردی سیاسی و حیزبدا چی بوو؟ ئەو وەختە لە ڕاگەیاندراوێک کە بەیانی کۆمیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستان بڵاو دەبێتەوە تێکەڵاوێکە لە ویست و داخوازی نەتەوایەتی ڕێگا چارەی سیاسی کە بە دوای چارەسەری کێشەی کورد هەن لە ڕۆژهەڵاتی کوردستان لە چوارچێوەی ئێراندا بۆیە تەرچیبێک لە داوای نەتەوایەتی تەرچیبێک لە ڕێگا چارە لە هەمان کاتیشدا کە حزبی دموکراتی کوردستان لە شێواز و مێتۆددا لە ڕێگا چارەی ئاشتیانە و دیالۆگ و گفتوگو پێڕەوی دەکا هەمووی ئەوانەی تێدا بەستە بوو و لەسەر ئەساسی ئەوە حزبی دموکراتی کوردستان وردە وردە بنەما و بنچینەی سیاست و ئەقلێتی سیاسی خۆی دامەزران
کە دوایە دامەزراندنی کۆماری کوردستانی لێکەوتەوە. کاک خەلید ئەو کات پەیوەندی حیزبی دیموکرات بە حیزبەکانی تری کوردستانەوە یاخود بە پارچەکانی تری کوردستانەوە چۆن بوو؟ دەکرێت بپرسم ئایا بەماوەی ئەو 160 ڕۆژەی کە باست کرد و پاشان دروستبوونی کۆمار و 11 مانگی عمری کۆماریش قەت بووە حیزبی دیموکرات تووشی بەرکەوتەی سیاسی یاخود بەریەکەوتنی سیاسی لەگەڵ پارتێکی تری کوردیا ببێت؟ ئەو وەخت حیزبێک کە بە شێوەی حیزبی دموکراتی کوردستان دابمەزرێ واتە 66 ساڵ پێش ئەوڕۆ بەو شێوە لە پارچەکانی دیکە حیزب نەبوون. ئێمە قسەمان لەوە کرد کە سەردەمایەک خۆی بووم بووە، دوای کۆمەڵ هەر لەو سەردەمدا کۆمەڵی ژێکاف بۆ لەو دیوە حیزبی هیوا بووە کە دوای وردە حیزبی هیواش لە ئیدامەی خۆیدا هەر چۆن کۆمەڵی ژێکاف حیزبی دموکراتی کوردستانی لێکەوتەوە و حیزبی هیوا و گەشەی سیاسی نەتەوایەتی کوردستانی عێراقیش پارتی دموکراتی کوردستانی لێکەوتەوە. لە سەردەمی ژیانی سیاسی حیزبی دموکرات پێش دامەزرانی کۆماری کوردستان ئەگەر پەیوەندیش هەبوو بێ کە قەتحەن هەبووە هەر یەکێک لە نمونونەکانی ئەوە بۆ کە مەرحومی بارزانی و هاوڕیانی چوونەتەویە زۆرتر لەو شێوەیەدا بوو، ئەوە لە سەردەمی کۆماردا بووە. ینی دەکرێت بڵم پەیوەندی و علااقاتەکە زۆرتر لەگەڵ بارزانی و هاوڕێکانی بووە کە لە کۆماری کوردستاندا بوونە. ڕەنگە ئەو وەختە کە حیزبی دموکراتی کوردستاندا مەزراوە وەک حیزبێک کە چوارچێوەی کاری هەبووە، پێناسەی سیاسی هەبووە، خۆی خاوەنی کێشەیەک لەگەڵ حکوومەتی تاران بینیوە، کەوتۆتە نێو ئاڵقەی ڕەوابەتی دیپلۆماسی لەگەڵ ئازربایجان و سۆڤێت زۆر احتیادی و عادی نەبوایە ئاوا بە ئاشکرا دەگەڵ حیزبێکی کوردستانی عێراق یا حیزبێکی کوردستانی تورکیا علاقات دابمەزرێنە. بە باوەڕی من ئەو ملاحزاتیان هەبووە کە ئەو بەرداشتەی لێ نەکرێ کەوە لە دەرەوەی سنوورەکان کار دەکەن بۆ کوردایەتی و حکوومەتی تاران پێی واوێکە نەخێر حیزبی دموکراتی کوردستان مەبەستی کوردستانی گەورە هەیە و ئوسوولەن بۆەوەی کە گرفتی کێشەی ئەمنیەتی لەو منتەقە بۆ خۆیان کەم بکەنەوە من وا تێ دەکەم زۆرتر ئێحتمامیان داوە بەسەر کارکردن و تێکۆشان لەو منتەقەیە کە حەوزەی فعالیەتی خۆیان بووە. لە سەرەتاوە ئاماژت بەوە کرد کە حیزبی دیموکراتی کوردستان لەژێر داروپەردوو و کاریگەری کۆمەڵی ژێکافا دروست بوو. ئەپرسم ئەگەر وایە چەندە حیزبی دیموکرات پابەند ماوە بەو بنەما و استراتیژە سیاسی کۆمەڵی پێشوەخت کۆمەڵی ژێکاف چەند توانیوەتی درێژە پێدەری ئەو ڕەوتە بێت؟ دەزانی چۆنە کاکە فەیسەل مەسئلە ئەوەیە ئێمە چۆن پێناسەی کورد و کوردایەتی و عەقڵیەتی کوردایەتی و پێناسەی نەتەوایەتی دەکەین. پێناسەی نەتەوایەتی کورد پێناسەیەکە ئێستاش لە حاڵی گەشە و پەرە ئەستاندندایە. ئێستاش کورد هەوڵ دەدا تەنەوعاتی نێوخۆی بە زاراوەی جۆرا و جۆر بە مەزاهیبی جۆرا و جۆر بە ناوچەکانی جۆرا و جۆر خڕکاتەوە سەرێک و پێناسەیەکی ئەوڕۆیی وەک پێناسەی کوردی جێبخە کەوتەنەوەعاتە چووکانە بێنە ژێر ئەو. لە ڕوانگەی منەوە لەو سەردەمدا کە کۆمەڵی ژێکاف بەو جۆرە پێناسەی نەتەوایەتی دەکرد تا ڕادەیەکی زۆر مەسایلی کوردستانی گەورە و ئەو شتانیان دەهێنا گۆڕێ، حیزبی دموکراتی کوردستان وەک حیزب کەوتە چوارچێوە و پانتایاکی سیاسی کە خۆی بە ناوچەیەکی مشەخەس پێناسە دەکرد کەویش کوردستانی ئێرانە. ساڵێک دواتر پارتی دموکراتی کوردستانی لێ دروست بووە. حیزبی دموکرات هەر لە ڕۆژی دامەزرانی و ئێستاش کە 66 ساڵی دامەزرانێتی بنەمای ئەسلەکەی وەک حیزبێکی نەتەوەیی وەک حیزبێکی نەتەوەی خۆی پێناسە کرد و خۆی پێناسە دەکات و ئوسوولەن ئەنجیزەی دروستبوونی حیزبی دموکراتی کوردستان بێمافی نەتەوایەتی نەتەوەی کورد بووە لە ئێراندا. دەنا ئەگەر ئەو بێمافیە نەبایە نێوی حیزبی دموکراتی کوردستان نەدەبوو. جا من ئەگەر وڵامی پرسیانەکەت بدەمەوە دەکرێت بڵم حیزبی دموکرات درێژەدەری بیر و هۆش و عەقڵیەت و پێناسەی نەتەوایەتی نەتەوەی کوردە لەو ڕۆژەوە کە هاتوۆتە گۆڕێ. بەڵام لە سەردەمی ئێستادا خوێندنەوەی سیاسی ئێمە لە ڕێگا چارەی ئەوە جۆرێکی دیکە بووە. لە سەردەمی کۆماری کوردستاندا ئێمە سەرۆک کۆمارمان هەبووە، کابینەی وەزیرانمان هەبووە،
داواکانمان بەو سەردەم بووە ئاڵای کوردستان لە گۆڕێدا بووە دوای حزبی دموکراتی کوردستان سەردەمایەک خودمختاری هێنا گۆڕێ ئەوەش خوێندنەوەیەکە لە چارەسەری کێشەی نەتەوایەتی نەتەوەی کورد لە کوردستانی ئێران 8 ساڵ پێش ئێستاوە تقریبەن فدرالیزم هاتوۆتە گۆڕێ بۆیە دەکرێ بڵم ئەو ئاڵوگۆڕی بەسەردادیە بەسەر چی دادی ئاڵوگۆڕ بەسەر چۆنێتی تەرحی مەسئلەکە نەک بەسەر هۆویەتی کەسایەتێکە لە جێگای خۆیەتی بەڵام چۆنێتی تەرحی مەسەلەکە و نوسخەی ڕێگا چارەکان ئاڵوگۆڕیان بەسەرداهاتوە ساڵی 1945 کۆماری کوردستان ڕاگەیەنرێت عمری کۆمار تەنها 11 مانگە هەندێک لە لێکۆڵینەوەی سیاسی قسە لەسەر تەسلیمبوونی پێشەوە قازیەکەن بە واقعە سیاسی ئەو کات لێکۆڵینەوەی سیاسی پیان وایە دەبوو ئەو کات قازی محەممەد بەرەنگاری ئەو دۆخە سیاسە بۆیەتەوە نەک تەسلیمی ئەو واقعە ببووایە بە بڕوای تۆ لای خالیدی عەزیزی ئەگەر ئەو کات پێشەوە قازی تەسلیمی ئەو واقعە سیاسیە نەبووایە و جۆرێک لە ململانێ و بەرەنگاری درێژە پێ بدایە دۆخی ئێستای کورد بەگشتی و بە تایبەتی حیزبی دیموکرات و حیزبەکانی تری کوردستانی ڕۆژهەڵات بەکوێ دەگەشت ئایا بەم شێوەی ئێستا دەبوو یاخود جۆرێک لە گۆڕانکاری تر زیاتر گەشەی سیاسی زیاتر بەخۆیەوە بینی کاکە فەیسەل یەکێک لە گرفتەکانی سیاست ئەوەیە کە چۆن ئینسان بتوانێت لە مێژووی سیاسی نەتەوەی کووردە جاروبار مێژوو سیاست لێک جودا بکاتەوە ئەوە زۆر بە زەحمەت دەکرێەوە یەک دوو جیاواز لە گرفتی جیاکردنەوەی ئەو دوولایەنە مشکلەیەکی دیکە ئەوەیە زۆر زەحمەتە بۆ من کە ئێستا وەک سکرتێری حزبی دموکراتی کوردستان لە خزمەت جەنابەتدا دانیشتومە قەزاوت لەسەر 66 ساڵ پێش ئەوڕۆ بکەم بۆیە ڕەنگە ئەگەران دابنین بە ئەگەر بێگومان بە ئەگەر قەزاوەتەکە قەزاوەتێکی منسفانە نابیە چون تەبیعەتەن ئەو سەردەم کە کۆماری تێدا بووە بە لەبەر چاوگرتنی کەش و هەوای سیاسی ئەو وەخت کۆماری کوردستان دامەزا و کۆماری کوردستان ڕووخاو و شخصی پێشەوە قازی محەممەد ئیعدام کرا ئەو پرسیارە هاتووەتە گۆڕێ ئەگەر قازی محەممەد ڕۆیشتە با و لەوێ نەما باوە و حکوومەتی شانەی گرپایە و دوای ئیعدامی نەکربا ڕەنگە ڕەوت و داهاتووی جوڵانەوەی کورد شتێکی دیکە بواە ئەو پرسیارە دەکرێت لە جێگای خۆی بایەست لە هەمان کاتیشدا ئەو لێکدانەوەشەیە کە ئیعدامی قازی محەممەد سمبولێکی نەتەوایەتی بۆ کورد دروست کرد و ئەو سمبولە نەتەوایەتیە لە هاروژاندنی ئیحساس و عاتفەی کوردی و بەهێزکردنی پێناسەی کوردی و دەوڵەمەندکردنی ڕێبوارانی ڕێگای قازی محەممەددا دەورێکی زۆری لە ژیانی سیاسی حزبی دموکراتی کوردستان هەبوو هەتاکو ئێستاش هەردووشی ئەوانە دەبێت بەراورد بکەین بەڵام لەو بینەدا بۆ من یەکشت گرینگە ڕەنگە لە کەسایەتی قازی محەممەدیشدا زۆر بەرجەستە بوو بێ قازی محەممەد لە هەمان کادا کە سیاست مەدار بووە کەسایەتێکی کۆمەڵایەتی بووە دیپلۆماسی کردووە ئیدارەی حکوومەتی کوردستانی کردووە بەڵام ئەخلاقێکی گەورەی لە سیاستدا هەبووە قازی محەممەد دەیتوانی بڕوە پێشیان کورد کە بڕۆ بە نەکوژرێ ئیعدام نەکرێ بەڵام قازی محەممەد کوتی ناتوانم میلەتەکەم بەجێ بێڵم قازی محەممەد لە باری ئەخلاقیەوە ئیجازەی بەخۆ نەدا کە بۆ خۆی سەرۆک کۆمارێک بووە و ئەرتەشی ئێران دێتەوە و کۆماری کوردستان دەگرێتەوە و نیگەران بوو لەوەی لە غیابی خۆیدا ئەرتەشی ئێران خەڵک قەتڵ و ئام بکە قەتڵ و ئامی خەڵچێک بکە کە لەسەر ئیفتخاری قازی محەممەد و حزبی دموکراتی کوردستان دامەزرا بوو بۆیە بە باوەڕی من شەهامەتی قازی محەممەد و فەداکاری قازی محەممەد و ئەخلاقی سیاسی قازی محەممەد کە میلەتەکەی بەجێ نەهێشت و لە نێواندا ئەعدام کرا هیندە گەورەیە ئەو دوو ئەگەرەی دیکە دەشارێتەوە ئارچی ڕۆزوێلت ئەو سەردەم لە سفارەتی ئەمریکا لە تاران کاری کردووە سەردانێکی کۆماری کوردستان دەکا و لەوێ لێکدانەوەیەک دەکا و ئەو وەخت لە میدڵ ئیست جۆرناڵدا بڵاو دەبێتەوە ساڵی
پێم وایە ساڵی 1946 دەبێ بڵاو بێتەوە 47 تاریخەکان باش لەبیر نییە کۆتایی وتارەکەی ئاوا دێنە دەڵێ ڕاستە کۆماری کوردستان ڕووخە ڕاستە حکوومەتی کوردی نەما ڕاستە قازی محەممەدیش ئیعدام کرا بەڵام بیر و هۆش و هەستی نەتەوایەتی و کوردایەتی قازی محەممەد نەمرد بەڵکە لە نێو ڕێبوارانی ڕێگای قازی محەممەددا بەهێزتر بووتەوە بە باوەڕی من هەمووی ئەو پرسیارانە تەبیعیە هەمووی ئەو لێکدانەوانە تەبیعیە بەڵام لە بینی ئەو دوو ئەگەرەدا بۆ من ئەوە زۆر گرینگە کەواتە ئەکرێ بڵین مەرجی قازی جۆرێک لە دایکبوونەوەی نوێ بوو جۆرێک لە ئەوەندەی مەرجی دوژمنەکانی بوو مەرجی قازی خۆی نەبوو مەرجی قازی و لە سێدارەدانی قازی ئەکرێ بڵین ئەبێتە فاکتەرێک ئەبێتە هۆکارێکی گرنگ بۆ لە دایکبوونی چەندین سەرکردەی کاریزمی وەکو دکتۆر قاسملو و دکتۆر سعیدی شەرەفکەندی و پاشان خالیدی عەزیزی و عەبدوڵڵای حەسەن زادە و تەواوی ئەم کارکتەر سیاسیانی تر لە مێژووی شۆڕشی سیاسی کوردستانی ڕۆژهەڵاتە ئەکرێ ئەم مردنە بە جۆرێک لە دایکبوونەوەی ناوبەرین تۆ مێژووی خەباتی میلەتان یا خەباتی فکرەکان چاو لێ بکەی زۆر جار بە کەسایەتەکان خۆیان پێناسە کردووە ئوسوولەن کەسایەتەکان چۆن بوونە دەوری بۆ لە بەهێزبوونی ئەو بیرە دوای ئەو کەسایەتە لە سکاتلند کاتێک واڵێنس لە سێدارە درا و دەکوژرێ کە دەڵێن ئەوە ناسیۆنالیزمی سکاتلندی لەدایک بوو لە دنیادا زۆر مەوریدی وا هەیە کەسایەتێک بە مەرجی خۆی ڕێڕەوەیەک دروست دەکا هۆویەتێک دروست دەکا کە بە دوای ئەودا هەزاران و هەزاران و هەزاران بۆیان ئیفتخار دەبێ کە و ڕێگای درێژە پێ بدەن چون تۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان کاتێک قسە لە خەباتی ئەو میلەتە دەکەی کەسێکی وە قازی محەممەدت هەبووە بۆ خۆی ئامادە نەبوو میلەتەکەی بەجێ بێڵێ دەیزانی ئەعدام دەکرێت بەڵام چۆتە بەرپەتی سێدارە بۆیە بە باوەڕی من بۆ میلەتی کورد کە ئێستاش لە خەبات و فعالیەتدایە و لە بەهێزکردنی پێناسەی خۆی دەبێ ئەو غرور و ئیفتخاراتە بەرێتە نێو خەڵکەکەی خۆی و بە بردننی ئەوە قازانز دەکە بۆیە ئەوەی جەنابەت تەئید دەکەم وایە کەسایەتەکان چ ئەوانەی لە دەست چوونە بەڵام شێوازی لە دەست چوونەکانیان بۆ ئێمە بەستەرش چاچی دروست کردووە چ ئەوانەی ماون بەکاری خۆیان پرۆسەی ڕزگاری ئەو میلەتە و کەسایەتەکەی تەکمیل دەکەن کەواتە ئەو کات دەسەڵاتی شای ئێران لە خەونی ئەوەدا بووە کە ئەم دەنگە سیاسی کورد لەوێ کە بکاتەوە بە لە سێدارەدانی قازی بێ ئاگا لەوەی کە نەک نەیتوانی کپی کاتەوە بەڵکو زیاتر گەشەی پێدا و ڕوژاندی کەواتە مردنی قازی لە سێدارەدانی پێشەوە قازی دەبێتە فاکتەرێکی گرنگ بۆ گەشەکردنی سیاسی لە کوردستانی ڕۆژهەڵات نەک پێچەوانەکەی بە بڕای تۆ ئەوە زۆر دروستە تەنانەت پێش قازی محەممەد کاتی خۆی کە سمکۆ ئەفسەرانی ئەرتەشێران بە بیانی و توێژ دەیهێننەوە بەڵێ سمکۆشکاک و توێژی لەگەڵ دەکەن دەیگرن و دەیکوژن بەڵام سمکۆ شەید کرا بەڵام بیری سمکۆ ماوە دوای هەروەکی کوتم پەرەی ئەستاند و کۆمەڵی ژێکاف و حەزبی دموکراتی کوردستان ئەوەی قازی محەممەدیش هەروەتر ئەو ئیشتبا و هەڵەیە کە دەسەڵاتداران لە تاران کردویانە حکوومەتەکانی دوای شەر کردویانەتەوە ئەو ئەقلیەتەی کە لە چۆنێکی تەعامل لەگەڵ چارەسەری کێشەی کورد یەک بە دوای یەکدا و هەڵە و ئیشتبا دەکەنەوە بەڵام مەوزوعەکە لە جێگای خۆیەتی دەبینین دەیان ساڵ دواتر دکتۆر قاسملو لەسەر میزی وتوێش ترۆر دەکرێ دواتر دکتۆر شەرەفکەندی ترۆر دەکرێ هەر ئەو مێتۆد و شێوەی کە شا بە نسبەت قازی محەممەد هێنای دوایش بە نسبەت ئەو دوو سەرکردی حزبی دموکراتاتە گۆڕیا بەڵام خەباتەکە لە جێگای خۆیەتی بیری کوردایەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە پەرە ئەستاندندایە ئێستا تەنانەت بە خۆشیەوە پتر لە جاران وستانی کرمانشا و ئیلامیشی گرتووەتەوە کە ئەو وەختی پێشەوە قازی محەممەد ئیعدام کرا کۆماری کوردستان مەودای جغرافیایی حکوومەتەکەی خۆی ناوچەی مکوریان بوو دواتر بوو بە بەشێکی زۆر لە کوردستان ئێستا لە سەردەمێکدا دەژین کە ئەو بیرە پتر پەرە ئەستێنێ و ڕێبوارێکی زۆرتر بوو ئەو
ڕێگای دروست دەکات. بەڵێ مامۆستاگیان زۆر سوپاس کاک خالیدی عەزیزی سکرتێری حیزبی دیموکراتی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆ. زۆر سپاس بۆ کاتی بەرنمەکە بە کۆتایی گەشت بەشی یەکەمی بەرنامە و گفتوگۆکەمان لێرا ڕاگرین بەڕێزان بەشی یەکەمی دیدارەکەمان لەگەڵ خالیدی عەزیزی سکرتێری حیزبی دیموکرات بە کۆتا گەشت تا بەشی دووەم و بەیەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ سوپاس.